دووبارە سڵاوتان لێبێت. بەڵێ فەرموو. گۆران عەلی ڕاگەیاندن. یەکەم پرسیارم بۆ کاکە بووبەکرە، بۆچی جەنابەت وەکو پۆستەکە دیاری نەکرد وەکو ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو کە لە حاڵەتێکدا تۆ ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتوو لە کاتێکدا کە تۆ پرسیاری نزیک لە ئاکەپەت لێ دەکرێت. بۆ پرسیارێکی تریشم ئەوە بوو جەنابەت دەڵێیت تاکو ئێستا هیچ شۆڕژی کوردی نەیتوانیوە بتوانێت دواتر بکە بەسەر دژمندا. هەیە ئەو شۆڕشانە یعنی بتوانێت بینی خۆی هەر بکە بەسەریانە ئەو شۆڕشانە تاکو ئێستا بەسەر هێزیان لە پشتگی ینی پاڵپشتی هێزی دەرەکی بوون نەوەکوگەر جگەر لە ڕاپەڕینی بەهارینەوە یەک. بەڵێ سپاس بۆ تۆش فەرموو. سەرەتا پرسیارم نییە بەڵام ڕوونەوەیەکم ئێستا کورەدا ئێستا سوودی لە مێژووە نەگرۆی هیوادارم لەم دۆخێت سیاسی ئێستا سوود لە مێژووە بگرێەوە خەڵەتەکانی مێژوو دووبارە نکاتەوە هەروەها کە ئەو مێژووە کە بە جۆر لە جۆرەکان مێژومان بە شێوەیەکی پڕەیەکی ڕەشوسپی دووبارە کردوەوە یاخود بە شێوەیەکی میلیۆن دووبارەمان کردووە هیوادارم لەم دۆخەدا بە شێوەیەکی ڕەشوسپی بە شێوەیەکی میلیۆنیش دووباری نەکەینەوە ئەمە سەرەتا ڕوونکردنەوەیەک لەم بۆم بەڕێزانە. دواتریش پرسیارێکم لە کاگوهاب هەیە ئایا ئەو قسەی خودی ئۆجلان کە دەڵێک بۆ ئەوی سیاستمان لەسەر نەکەن پێویستە سیاست بکەین بۆ ئەوی سیاستمان لەسەر نەکەن پێویستە سیاست بکەین واخەتە تا ڕادێ ئێستا ئەم دۆخی لە کوردستانی باکووردا هەیە واتە گوێزانەوەی چەکە بۆ ناو سیاست بۆ ناو پەرلەمانی تورکیا بۆ ناو دەستوری تورکیای ئاخود گوێزانەوەی چەکی قەڵەمەکانە چەکەکانە بۆ چەکی قەڵەمەکان ئەمە پرسیارەکە لە کاگوهاب یاخود بۆ ئەوەی بزان پاکە بیسەلمێنێت کە تیرۆریست نییەوە تیرۆریست نەبووە تیرۆریست نابێت ئەمە ئەم پەیامە زیاتر ڕوونکردنەوەی لەسەربەری. زۆر سپاس فەرموو. باوز مستەفا ڕاگەیاندن. پرسیارێکم لە کاگوهابەیە بۆچی بەڕێز ئۆجەلان لە پەیامەکەیدا چەندین جار باز لە هەستیاری قۆناغەکە هاتەوە و ئایا ئەو پەیامە بۆ تەنها گەلی باکووری کوردستانە یا بۆ هەر چوار پارچی کوردستان؟ سپاس. بێریڤان محەممەد ڕۆژنامەوە. پرسیارێکم لە کاگە بووبەکرەیە بەڕێزان ئەڵێن ئاکەپە پرۆژەی ئاکەپە یاخود ئاکەپە ئەمەی کریا خود ئۆردۆغانەوەی کرد ئایا ئەو تێکۆشانی کە گەرێلا بە درێژایی ئەم هەموو ساڵە لەسەر شاخ کردوێتی ئەو هەموو قوربانی کە بەڕێز ئۆجەلان لە ناو زیندانە ئەو هەموو زیندانی کراوی کە لە ناو تورکیا بنرێت ئایا ئەمانە بۆ نابینرێن ئایا بۆچی ئەوە نابینرێت کە ئەردۆغان مەسەن ڕۆبۆسکی و کورتێکی دروست کرد. هەروەها پرسیارێکی کەم تا پرسیار لەو کرا کە ئایا بۆچی لە ناو پرۆژەکەی بەڕێز ئۆجەلانە باز لە سربەخۆی نەکراوە ئایا بەڕێز ئۆجەلان چەند ساڵە پرۆژەی نەبووە بۆ خۆبەرەوبەری دیموکراتی ئەوەش تا ئاستی هەرە باش پێش نەکەوتووە هەم لە باکووری کوردستان و هەم لە ڕۆژاوای کوردستان چ پێویستەکە داوای سربەخۆی لە تورکیا بکە. فەرموو. پرسیارەکەم بۆ ئەبوبەکرە لەو نێوەندەی کە ئەو کێشەی تورکیا و مەسەرەن کێشەی پاکەکە بۆ ئاراستی ڕواچەنە خیتاب و گوتاری کوردی و خیتاب و گوتاری حکوومەت هێرێم تەڕادێکی زۆر یان یاخو زۆر لاوازەوە توانای خوێندنەوەی واقعگەشی نیە بەڵام لەم نێوەنداکرێ بپرسین ئەکرێت لەسەر ئاستی شخصی و تاگ مەسەرن بەڕێزیان خوێندنەوە هەیە بۆ ناسیۆنالیزم و فکرێنێتەوەی بەڵام من وەکو ئەوەندەی تێبینەکەم گوتارێکی ئیسلامی نیە تێڕوانێکی ڕوونی هەبێ بۆ فکرێنێتەوەی و بۆ کێشەی کورد هەستەکەم بۆ تەنها لەسەر ئاسی شخص و تاگە ئەو ڕووکرەوش ئەهەمە لە بعد دەربارەی کە مەسەرەن نامەکەی ئۆجەلان کەڵێن خۆی نووسیەوەی تەنها دەلاپەڕی لە کتێبێکی ئۆجەلان خوێن بێت وەزانە فۆرم و شێوازی نووسینی بەڕێز ئۆجەلانە وەجگەلەوەی ئەوەی کە باز لە دەوڵەتی کوردیەکرێەوە گۆڕانی دروشمی پەکەکە لێسەر بەخۆیەوە بۆ ئەو خۆ بەڕێوەبەری دیموکراتی یاخود بۆ جۆرێک لە دانان بە فرەکولتوری لە تورکیاوەیە کە ئەگەر بەشێک لە دەران لە پرۆژەی چارەسەی 2000 بەڕێز ئۆجەلان وەجگە لە زۆرێک لە کتێبەکانی ئەوە ڕخنەی دەوڵەت نەتەوەکە ئەوەی کە خۆی لە تەنان لە کۆتە نامەشی ئاوە باسی و مەوزوعەکە و من پشتاگی ترم بۆ کاگازا یعنی ئەوەیە ئەو حاڵەتی کە قسە لەسەر ئەوەی هەمیشە لەسەر ڕەمزە ینی بۆ ئێمە قسەمان لەسەر شەڕی ڕەمز بێ بۆ ڕەمزەکان ئەگوێزینەوە ڕەمزێک تایبەت بە باکوور و ڕەمزێک بۆیە من ئیشکالم لەوە هەیە بۆچی ئەم ڕەمزانە شەڕی لەسەرەکرێ بۆچی ئەم ڕەمزانە ڕەمزی هەموومانە بن بۆ ئاپۆ ڕەمزیە چاپاچی گورستانە بێ و مەلا مستەفا ڕەمزیە چاپاچی گورستانە. زۆر سپاس. تەرتا بەناوی خوا دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەمیان ئاڕاختەی کاگوهابە. کاگوهاب لە ئاماژەی قسەکانی ئاماژەی بەوە کرد کە ئێمە لەلایەن پارتی دادوو کەشەپێدانەوە زۆرترین تونتوتیژیمان بەرامبەر بەکارهێنراوە ئێستش هیچ باوەڕێکمان بەوە نییە کە ئەوان بەرەو پێشچوونی دیموکراسیەت لە ناخیانە هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەی کورد. باشە ئەگەر بەڕێستان ئاوا فکرەکەنەوە کەواتە بۆچی
چاوتان داخن و ئەکۆنە شوێن پامەکەی ئۆجاران دیارە بەڕێستان لە ئۆجاران زیاتر لە دۆخەکە شارزان کەواتە ئێوە مادەم شارزاترن خۆتان پامتان هەبێت چونکە پامەکە ئێو جی ئەو بیر بۆچوونانەیە کە ئێوە هەتانە لە پامەکەیە دەرەکەوێت ئەو متمانەی تەواوی بە ئۆردوغان و پارتەکە هەیە بۆ چارسەرکردنی کێشەی کورد پرسیاری دومیشم بۆ بەڕێز مامۆستا ئابوبەکر کاروانیە قسەیەکە یاڵێن یەکگرتووی ئیسلامی کوردستان پێش کۆنگرەی شەش و دوای کۆنگرەی شەش شوێن ئەو بۆچوونە کەوتووە کە ئەوێت هەوڵی سربەخۆیی کوردستان دات و کار و چالێکەکانی چڕ کردوێتەوە بۆی لە هەر چوارپارچەکەی کوردستان مافەکانی کورد بەدەست بێت بۆ ئەم مەبەستەش پەیوەندەکانی خۆی وەکو حیزبێکی ئیسلامی لەگەڵ داد و گەشە پێدان و پەیوەندەکانی خۆشی لەگەڵ ئیخوان المسلیمینی سووریا و هەروەها کۆماری ئیسلامی ئێرانیش ئەو هەلانەی خۆستوەتەوە کە پەیوەندی نێوان کوردانی ناوچەکە لەگەڵ حکوومەتەکانیانە بەرەو پێشبوون تا چنێک ڕاستە زۆر زۆر سپاس دیداوان ستار خوێنکاری زانکۆ پرسیارەکەم بۆ کاگوهاب هەیە چگرنتێک بەڕێز ئۆجەلان چگرنتێکی وەرگرتووە تا پەیامێکی وا بدات کە خاڵێکی تیابێ کە یەکەم خاڵی کشانەوەی گەریلایە یعنی چگرنتێکی وەرگرتووە چووکە خۆمان نەزانین ئەگەر شتێک نەبێ بەڕێز ئۆجەلان پەیامێکی لەو جۆرە نایات و هەر پامەکەی بەڕێز ئۆجەلانیش کاردانەوەیکی گەورەی هەبوو هەم لە جیهانە و پامەکەی تایبەت نەبوو بۆ کورد بەڵکو بۆ سەرجەم گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بۆ ئایا دەسەڵاتداری ئەو گەلانە ڕۆڵ و ئەرکێکیان دەبێت لە ڕۆڵ و ئەرکێکی ئەرێنیان دەبێت لە جێبەجێکردنی ئەو خاڵانی کە بەڕێز ئۆجەلان داناوە چووکە پێوەستە بە گەلانی ئەوانیشەوە پرسیارێکیش هاوبەشە بۆ بەڕێز کاگە ئەبوبەکر و کاگازات بۆ بەنسبەت کاگە ئەبوبەکرەوە ئێوە وەکو حزبێک کە بیرو لە ڕووسیاسەوە بیرێکی ئیسلامیتان هێو نزیکن لە ئاکەپا سوودێک و چۆن ئەو پەیوەندیەتان بەکارهێناوە لە بەرژۆندی کووردا و بەنسبەت کاگازادی شەویش وەکو ئەندامێکی پارتی زۆر بە کورتی ئێوەش وەکو ئەو پەیوەندیە هەم سیاسی و ئابوووریەک کە هاتانە لەگەڵ دەوڵەتی تورکیا ئێوەش ڕۆڵێکتان بینەوە کە یعنی ئەو ڕۆڵێک کە ئێوە باسیەکەن ئێستا دوای ئەوەی بەڕێز ئۆجەلان پەیامەکە یاوە هەموو دەسەڵات و ئۆپۆزیسیۆن یعنی وای لێکا کە هەمووی ڕۆڵێکی گەورەیە بۆ بەڵام ئەوە هیچ ڕۆڵێکی وان نەبووە کە باس بکرێ ئیسماعیل ئەحمەد بەشی علوم سیاسا پرسیارێکم بۆ بەڕێز کاگازات ئەم پەیامەی بەڕێز ئۆجەلان ڕاستە دڵخۆشکەری هەموو کوردە و گەشتبینی بە هەموو کوردەوە بینرێت ئایا ئەمە تەنها سیاسەتێکی تورکیایە کەوا دابەزاندنی پژاک بێت لە شاخ و خۆ تەسلیمکردنیان یان پاکەکە بەڵێ دابەزاندنیان لە شاخ و خۆ تەسلیمکردنیان یان ئەمە ژار سیاسەتێکی تری وەکو سیاسەتەکانی کۆنە کە خۆمان ئەزانین چەند بەڵێن و بەڕێنامەیان لەگە کووردا ئەبەست و لە دوایە لێ پەشیمانە بوون و زەریری کوردی لێکە دوانێ یان چەند مانگێک پێش ئێستا توانین بڵێن 2012 کە تورکیا ناوچەکانی کوردستانی تۆ باران نەکرد کە کوردی بە دوژمنی خۆی ئەزانی ئایا چۆن ئێستا ملی داهاتە سەر خەت و ئاگرباز لەگەڵ کووردا ببەستێت یان لە ژێر فشاری وڵاتانی دەرەوەیە بووە چوو کارێک وای کرد بەڵێ زۆر زۆر سپاس فەرموو محەممەد مستەفا خوێنکاری بەشی زانستە ڕامێرەکان پرسیارێکم بۆ بەڕێزانەیە گە ڕوونکردنەوە لەسەر بدەن ئایا نەبوونی نێوەندگیری لە پرۆسی ئاشتی نێوان بەڕێز سەرۆکاپۆ و حکوومەتی ئاکە پارتی بە سەرۆکاتی ڕەجەب تەیب ئەردۆغان چی کاریگەریەکی لەسەر پرۆسەیە بێ ئەو ئایا نەبوونی نێوەندگیریەکە بۆ نمونە یەکێتی ئەوروپا گرنگی زۆر بە پرۆسەی ئاشتی دەدات ئەگەر بۆ نێکێتی ئەوروپا تەداخل بکاتەوە نێوەندگیری بکات چ گرنتیەکەیەکە لە هەڵژارین داهاتی پەر لە تورکیادا حزبێکی کۆنە نەتەوە پەرز نادە سەر دەسەڵات و تەواوی ئەو بەرگانەی کە لە پرۆسی ئاشتا هاتوون ئیلغای بکاتەوە پرسیاری دومیشم ئەوەیە کە لەم کاتدا حکوومەتی تورکیا پرۆسی ئاشتی بە نزیکەی ڕاگەیاندووە ترسی لەو شۆڕشە هەیە لەو بەهارە عەرەبی هەیە کە وڵاتانی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناڕاستی گرتوتەوە یاخود هەر خۆی ئەوێت کە تەواوی تر گەیشتە سەرخەت فەرموو ئەو دەرەحمەد لە بەشی زانستە ڕامیارەکان من تەنایەک پرسیارم هەیە ئەویش لە کاگووا بە ئایا چارەسەرکردنی کێشەی کورد لە کوردستانی باکوور بەبێ بوونی ڕێبەر ئاپ و ئەتوانێ بەڕێوە ببریا جگە لە ڕێبەر ئاپ و کەسانی تریشەیە توانای ئەوان هەیە گەلی کورد لە کوردستانی باکوور بەڕێوە بن و بتوان چارەسەری ئەو کێشانە بکەن کە لە کوردستانی باکوورێ سپاس بۆ تۆش بۆ پرسیارێکم بۆ کاگوها بم ئەو بەرپرسیارەکە سەرۆک ئاپۆ لە پەیامەکە ئاماژەی پێدات کە ئەکەوێتە سەرشانی کورد و تورکەوە لەم قۆناغات چییە ئەو بەرپرسیارەتە چییە کە شانی کورد و تورک و پرسیارێکم بۆ کاگازادەیەکە
ئەو پرسیاران لە خۆیان کردووە کە تا ئێستا دەسەڵاتدارانی کورد بۆچی پامێکی تایبەتیان لە عەبدوڵڵاه بۆ ناتوە. سپاس. سالا لە بەشی ڕاگەاندن پرسیارێکم بۆ کاک ئارامە. کاک ئارام باسی لەوەی کە ئەڵێ حکوومەتی تورکیا ئەوێت کورد بێدەنگ بکات، بەڵام ئایا حکوومەتەکانی پێشووتری تورکیا نەیانەتوانی بەم شێوەیە کورد بێدەنگ بکەن کە نەگاتە ئەم قۆناغا ئەگەر مەبەستیان بێدەنگبوونی کورد بێت؟ سپاس بۆ تۆش. بەڵێ. زانا عومەر خوێنکاری زانکۆ. پرسیارێکم کاکوها بەیە باشە بۆ بڕیاردانی ئۆجەلان بە چەکدانان مەرجی ئەوەی لەگەڵ نەوکەیەکێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپای تیاابێ بۆ دواترەوە ببێتە بەڵگەیەک بەدەست کوردەوە تاوەکو نیازپاکی ئەو دەربخات و لە لیستی لەوار وەکو کاکەی ژووتی مەسەلی نێوەندگیریەکەی نێوەندگیری هەر پرسیارێکشم بۆ کاکەو بەکر هەیە ئایا پامەگەی سەرۆکاپە و چەکدانانی گەریلا تا چەند ڕووکارەکانی چەکدانانی 1970 بزنەوەی کورداتی باشوور و کوردستان نووسکۆی 1975 بەدوای ئاگرنتی بۆ چێکە هەماشکەس دووبارە نەبێتەوە. ئەرکان ئەنوەر خوێنکار پرسیارێک بۆ کاگوها بەیە ئایا پەیامەکەی سەرۆک ئاپۆ خەباتی 9 ساڵەی کورد ڕەت ناکاتەوە؟ سپاس. ڕێبەر عەبدوڵڵاه ڕاگەیاندن. وڵا پرسیارێکم بۆ کاگوها بەیە پەکەکە چەند جاری ساڵانی ڕابردووی بەهێزترێکە بۆ هێزەی گەورەی کە هەیەی لە ڕۆژاواش و لە پارچەکانی تری کوردستانەوە یەکینەکانی پاراستن لە ڕۆژاوا چەند قاتی گەریلاکانی شاغا بن باشە بۆچی سەرۆک داوای ئەوەکە کە گەریلا بکشێتوانە ئایا گەریلا بۆ کوێ بڕوات لە کاتێکا کە تورکیا لە خاکی کوردی و خاکی کوردستانی داگیر کردووە بەڵام ئەوان داوا بڵین سەرۆک داوا ئەخەکە گەریلا لە خاکی تورکیا بڕوایە لە باکووری کوردستان بڕایە لە تورکیا بڕەوە پرسیارێکی تریشم لە دکتۆر لە کاک ئەبوبەکرە ئایا ئەو خەبات و بەرخۆدانی گەلی کورکە هەیە لە باکووری کوردستان لە پارچەکانی تری کوردستان چەند قاتی خەبات و شۆڕشی ئەکە پارتی گەورەتر نییە تا تۆ ئەوەنەی تۆزیح ئەوەنەی بڵین ئەوەنەی وەسفی ئەو بەرخۆ ئەو هەوڵانەی پارتیەکەی وەسفی گەلی کورکی باشتر نییە؟ بەڵێ فەرموو. گەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستان پرسیاری من لە کاوەهاب ئەوەیە کە چەند حزب و لایەنە ڕۆژهەڵاتی کوردستاندا بوون کە بۆ کێشەگەلی چارەسەرکردنی کێشەگەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا خەباتیان کردووە بەڵام نە تەنیا چارەسەریان نەکردووە بەڵکو وەسە کێشێک لەسەر هەر ئەو کێشەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بووە ئێستا خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا باوەڕیان بەوە هەیە کە چارەسەرکردنی کێشەگەلی کورد تەنها لە باکووری کوردستاندا هەیە و ئایا پەیامی ڕێبەر ئاپوو و خەڵکی کورد لە باکووری کوردستاندا چ کاریگەریکی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو بەشەکانی دیگەی کوردستاندا؟ بەڵێ زۆر سپاس. بەڵێ بینەرانی عەزیز سوپاسی تەواوی میوانەکان مەکەم بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان ئێستاشە چینە لای کاک ئازا بە کورتی و بە کوردی وەڵامان بات. زۆر سوپاس تەمان پرسیاری گرنگ کران سەبارەت بەوانە من دەکرێت هەر کۆی کەمەوە لە زۆرتر لەو ئاقارەیە ڕایکێشین کە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانە چ ڕۆڵێکی بینیوە بەیان ئایا هیچ پرۆژەیەکی گرنگی هەبوویان من پێم وایە کۆمەڵێک بەرگە هەن و کۆمەڵی محەتاتی سیاسی هەن لە ماوەی ساڵانی ڕابردووە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا و لە نێوان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و پەکەکەیە کە هەمووی دلیلی ئەوەن کە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی و کاک نێچیروان بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی جدیان لەو مەسەلانەیە بینیوە بەشداری و خیتابەکەی مەسعود بارزانی لە کۆنگرەی ئەکەپەیە دلیلێکی وازحەکە لەوێ بە زمانی کوردی داوای لەو حیزبە کرد کە دەبێت برەو بەو نەهجەیان بدەن و ئێمە پشتیوانیان دەکەین بۆ ئاشتەوایی لە کوردستانە و لە کۆمەڵی دیمانە و سەردان و ئەوانەیە کە لەگەڵ سەرکردایەتی حکوومەتی تورکیایەوە لەگەڵ داود ئۆغڵووە و مەسەلانە هین کراوە نێچیروان بارزانی خۆتان نەزانن پرۆژەیەکی 6 نوقتەیی تەقدیمی حکوومەتی تورکیا کرد کە لەسەر ئەساسی ئەوانە دەست بکرێت بەوانە گرنگترین نوقتە لەوانە ئەوە بوو کە دەبێت گفتوگۆکان ببن بۆ لای ئۆجلان و جگەلەوەی کە دەبێت باری ژیانی چاک بکرێت دەبێت گفتوگۆکان برن بۆ لای ئەو یەکێک بوو لە نوقتە هەرە گرنگەکانی ئەو پرۆژەوە ئەو 4-5 خاڵی تریشکە لە پرۆژەکەی هاتبوون ئێستا نێچیروان بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنقەرەوە دوێنێ کۆبوونەوەکانی لەگەڵ هەم تەرەفی حکوومەتی تورکی و هەم لەگەڵ حیزبە سیاسیە کوردیەکانی ئەوێ دەست پێ کردووە هەموو سەحافە و کوردستانیش بەشدارە لەوەی هەرێمی کوردستان بە حەجمێک و قودرەتێکی ئەجگار زۆری سیاسی
بعدی اجتماعیانە و اقتصادیانە لە ناو ئەم پرۆسەیە و ڕۆڵێکی ئەجگار گەورەی بگێڕاوە و ئومێد دەکرێت کە ئەم ڕۆڵە زۆرتر هەڵبکشێت و نەتائیجی باشتری لێ بەدەست بێت و ڕۆژانی داهاتوو دەرەنجامەکانی تر لەسەر ئاستە جیاجیەکان دەردەکەون. لەو ڕۆژەوە کە ئۆجەلان بۆ خۆی لە پەیامی یەکەمیدا کە لەگەڵ یەکەمین وەفدا کە سەردانیان کرد پەیامێکی ڕەوانی دەرەوە کردێکی لە نقطەکانیەوە بوو کە داوا لە سەرکردایەتی گەریلاکان دەکات کە بچن لە هەولێر کۆ ببنەوە. ئەمە ئیشارات و ئاماژەی تایبەتی خۆی تێدایە کە ناکرێنە من لەم بەرنمەیە ئەوها بیخەمە سەر مێز و نە دەکرێت لە ڕووی سیاسیشەوە ئەوانە بکرێت بەڵام ئاماژەکان دیارن ڕۆڵەکەینەوە. دوا قسەی منەوەیە کە بەڵێ پرۆسەی ئاشتی لە تورکیا سەبارەت بە قەزەی کورد دەستی پێ کردووە. هەردوو تەرەفی قەزیەکە پێویستیان بە هاندان و پشگیری ئەجگار زۆر هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێم لە هەرێمی کوردستانە مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێم بە تەواوەتی لە ناو ئەم مەسەلەیان بۆ پشگیریکردن و هاندانی هەردوو تەرەفی قەزیەکە و بۆ دۆزینەوەی هەموو ئەو کەناڵانی کە دەکرێت ئەم هەنگاوانە نەپاشگەزیان پێ بکرێتەوە بەڵکو زیاتر بەرەو پێش. مامۆستا دێمە لای تۆ گەر بە کورتی وەڵامی پرسیارەکان بێتەوە چکۆ پرسیارێکم هەیە مەبەستمەلێتی بکەم. بەڵێ منیش پرسیارەکانم کردوێ لە 6 پرسیارە. پرسیارەکە من پێش هەموو شتێ ئەوەی ڕوەدا بە پلەیەکەم بەرخۆدانی گەلی کورد خۆیەتی بەڵام مادام باشی چارەسەری ئاشتیان ناگەی تۆ ناتوانانی بەچەک چارەسەر پسە پێێنی پێویستت بەیەکێکەکە لێت تێبگە پێویستت بە شەریکی ئاشتی هەیە. باشترین کەسیش بۆ شەریک ئاشتی لە تورکیا لە ڕاستی ئەکەپەیە. ئەگەر ئەکەپا قازانجی لە تێکشکاندنی ئایدۆلۆژیای کەمالیزمە هەیە لە ڕووی مێژوویە و نکولی لە ناسنامی ئیسلامی کوردی کراوە هەر کرانەوێ بەڕووی یەکێکانە کرانەوەی بەڕووی ئەوی تریانە. ئەکەپە بەرژەوندی لە سنوودارکردنی مەسەل سەرباز و دەسەڵاتی داوەری بۆ جۆرێک کۆنی ئەوە هەبووە بەڕۆکەی ترا بە قازانجی کوردشکاوەتەوە ئەگەر ڕاستەوخۆمە بەسی ئەوەش نەبوو بێ لە هەندێک کاتیشە ئەکەپە کەوتوتە بەردەمی هەڕەشە داخستن لەسەر مەسلەی کوردی هەتا یەکەم جار پرۆسی کرانەوە و بەڕووی کووردا لە ژێر فشارە کردیان بە پرۆسی کرانەوە لە ڕووی دیموکراسیەوە. ئێمە نوێنەری گەلی خۆمانین بەڵام پێویستە شەریکی هاوبەشیش تەقدیری ئەو کەسانش بکەین کە لە قەزیەکەی ئێمە تێگەن هەتاوە. ڕۆڵی ئەمریکا بە بڕوان ڕۆڵی ئەمریکا گەورە نەبووە و ڕۆڵی بەهاری عەرەبیش هانی قەزیەکەی داوە قەزیەکەی گەورەتر کردووە چکم پرۆسی کرانەوە بەڕووی کووردا و دیموکراسی و ئەوەی کە دانمدرێ بە کورد و کێشەی کووردا پێش ئەو قۆناغە دەست پێ کردووە بەڵام ئەمە هاندان بووە. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە پلەیەکەم ئیشمان لەسەر عەقڵی ئەکەپە کردووە چکم پێمان وایە کێشەکە بە پلەیەکەم لای دەوڵەتی تورکیایە کە اعتراف ناکە بە ناسنامی کوردی بەڵام لە هەمان کاتە تەنسیقیشمان لە هەندێک کات و شوێنە لە نێوان قەندیل و ئەکەپەش و ئەنقەرەشا کردووە لەگەڵ کوردەکانی سووریاش ئیشمان زۆر کردووە چەندین دانیشتنمان لە نێوان ئیخوانەکان و ئیسلامیەکانی ئەوێ و کوردەکانی ئەوێ و لەوانش پێدە و ئەنجومەنی نیشتمانی کوردی و ئەوانە لە ڕاستیان دروست کردووە شۆڕشی ئەم باسی چەکدانانە جەربی تەبیعی ئاسایی جارە چەکداناندرێ آخر هەنگاوە چەکدانرێ بە پێی و پرۆسەیە لە ڕاستی ئەگەر گۆڕان خەرەیلانە تا پاییز دەخایێنێت گۆڕان لە دەستوری تورکیا هەبێ مەسەلەکەش بەو ئاسانە نیە هێستا ئاشتیش بربەستی لە بەردەمایە نابێ بە کاڵفامانش سەیریکردن لە ڕاستیە لەگەڵ 74 زۆر جایە ئەمە بەرەنجامی ڕێکەوتنێک بێ لە نێوان لایانی کوردی و دەوڵەتی تورکیا ئەگەرەوە هەبێ بەڵام ئەوەکەیتر لە ڕاستیە لە ژێر فشارێکی پیلانێکی نێودەوڵەتیە شۆڕشێک ئەڕوخێ و هەرسێنێ ئەوە دوو مەسلەی لێکجیان ئێستا خیتابێکی نەتەوەی هەیە ئەمە شتی شخصی بڵێ ئێستا مەسەل هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان داوای دەوڵەتی سەربەخۆی نەتەوەیەکە لە باشووری کوردستان بەڵێ خیتابێکی ئیسلامی ڕوونی نەتەوەی هەیە من لەگەڵ کاگارامیش تۆزێ جیاوازە ئێستا بێ بزوتنەوەی نەتەوایەتی کوردی جۆش و خۆش بدرێ و ئەبێ باسی دەوڵەتی سەربەخۆش بێنرێتەکایەوە بەڵام بە ڕوحی برایەتی گەلانی ناوچەکە بە ڕوحی دۆزینەوەی چارەسەری ئاشتیانە فۆرمی نوێ سپاس دەکەم کاکە و بەکر ئەو پرسیاری من گەروەڵام بیتەوە سپاس دەکەم زۆر زۆر بە کورتی سعادەتین تانتان کە سەرۆکی پارتی یۆرتی تورکیە و وەزیری ناوخۆی پێشووی تورکیاشە ئەڵێت قۆناغی ئیمرالی قۆناغی ئەمریکا ئیسرائیلە دەیانەوێت بە تورکیا بەهاری عەرەبی کۆتایی پێبهێنن دەوڵەتی کوردی دابمەزرێنن بۆ ئەوەی ببێت بە پشت بۆ ئیسرائیل کە لە ناوچەکەدا تەنها باڵ و بێ پشت ماوەتەوە گەڕەبتی کەیتەوە بە دەوڵەتی سەربەخۆشەوە پێم وایە بۆچوونێکی زۆر غەڵەتە یعنی خزمەت بۆ چوونەتون ڕەوانە کە لە 100 ساڵی ڕابردووە دوژی کوردووە پێم وایە دەوڵەتی سەربەخۆی کوردستان لە باشووری کوردستان دروستە بێ ئەبێ بە پاڵپشتێکی باش بۆ چارەسەری کێشە کول لە پارچەکانی کوردستانە ئەبێ بە پاڵپشتێ بۆ حەق و دادپەروەری و ڕاستی و برایەتی گەلانی ناوچەکە نەک ئیسرائیل ئەو کاتە ئیسرائیلی ژەبێت تێگەشتێکی نوێی بۆ خۆی هەبێت زۆر زۆر سپاس بەڵێ کاگارم
زۆر بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ پرسیاری ئەو دوو برادرا بڵێ ئەردۆغان بەڕاستی دەڕوانگەی خۆیەوە دەیەوێ مەسەلەکە هەنگاوی بۆ بنێ بەقەنەعەتی من جددیش نین لە چارەسەرکردنی کێشەکەدا هیچ شتێکمان نییە کە تاوەکو ئێستاکە بڵێن جددین و دیانەوی هەنگاو بنێن تەنها کات قازانج بکەن بەڕای من بۆ ئەوەی ئەو ئەجەندایانەی کە هەیەە لە سووریا و لە عێراق جێبەجێ بکەن ئاگربڕینێکی ئەعلام بکەن چونکە تورکیا دەڵێ ئاگربڕین پاشداکشان چەکدانان تاوەکو ئێستاکە هەچەندە کۆمەڵی قسەی دیکەی زۆر لەسەرکراوە ئەمە ئەوەی من دەبینیمەوە بەو شێوەیە ئەمەش وەکو ئاگربرنەکانی دیکە هەرچەندە هیوادارم وانە بێ بەڵام ناکات هیچ ئەنجامێک پرسیاری ئەم خوشکە بەڕاستی نازانم لە کوێم نووسی ئەو لە چوارچێوەیەدا بوو وانە لە چوارچێوەیەدا بوو وەڵامەکەم داوە گۆڕانکاریەکانی لە ناوچەکەدا دەبن زۆر گرنگن بۆ ئەو مەسلەیە تکراری دەکەمەوە جارێکی دیکە خەباتی کورد خۆشی ئەو پێگەی ڕۆڵی کورد ناوچەکەدا بەدەستێناوە ئەمە گرنگە ئەجێنە ئەو بەرنمەیە کە تورکیا خۆی لە دەستێتی ئێستا کە دەیەوە جێبەجێکە ئەمە هۆکاری سەرچین بۆ ئەوەی لەو کاتەدا ئەم هەنگاوە بندرێ ئەجینە پرۆژەی دیکەی ئەم لەو ئەولا کە بە بنەما بگیرێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بڕوا ناکەم حقیقەتێکی هەبێ و بەڕاستی کورد بیانەوێ نەیانەوێ دەگەڕێتەوە سەر گۆڕەپانەکە من ناڵێم ئەحزابی کوردی کورد وەکو مێژوو شارستانیەت فکر قاگ وڵات میلەت ئەمە سەردەمێکی زۆر مهمە سەردەمی کوردە سەدەی کوردە ئەمە هیچ کەسێک ناتوانانی پێشی لێ بگرێ بۆیە ئەمانە دەیانەوێت چارەسەری بکەن بڕواز ناکەم جدی بن لە دوجار قوت زۆر گرنگە بۆ ئەو مەسلەیە چ قوتی عسکەری چ قوتی سیاسی بە مەسلەی ئاشتیدا پێویستە کوردش ئەمە لە بەرچاو بگرێ جارێکی دیکە وەکو لە علامی کوردیدا ئەردۆغانمان کردا ئاشتی خواز و لە 10 ساڵی ڕابردوودا هەر هەنگاوێک دەنجا هیچ چی لێ نەکەوتەوە با لە علامەکەدا جارێک کەسی و زۆر بابەتە نەکرێت بابەتیانە چۆن هەیە ئەوە بخرێتە ڕوو وەکو بە ئارەزوی خۆمان بەڵێ کاگوا بەڵێ زیاتر پرسیارم لێکرا ئەنجامی تێکۆشانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە کە ئێمە لە ساڵی 20ەمە دەستمان پێکرد ئەوڕۆ گەیشتە قۆناغێک لە ساڵی 20ەمە بە پیلانگیریەکی نێودەوڵەتی کە کوردستان وتمان کرا بە چوار پارچە لە دەفتەری مرۆڤایەتیە گەلی کورد بوونی نەبوو بەڵام ئەنجامی تێکۆشانی گەلی کورد لە ڕۆژێکی ئەوڕۆوە ئیسپاتێکی کە هەیە لەسەر ئەو خاکە خاوەن مێژوویەکی دیری نێو خاکەیە خاوەن شارستانی تێکە ئەوڕۆ بە پەیامی ڕێبەرەوە جەلان ئێمە گەیشتنە ئەو قەنەعەتە کە ئەخوازێ پەیمانێکی نوێ لەسەر ئەو ئەساسە لە مابینی گەلان دروستکە پەیمانی ڕێزلێنان پەیمانی پێکەوەژیان پەیمانی کە ئێمەش گەلی کورد وە گەلی کورد لەسەر ئەو خاکە بە هەزاران ساڵان هاتوین بەڵام بە سیاسەتێکی نێودەوڵەتیەوە لە ساڵی 20ەمە نکۆلی لە گەلی ئێمە کراوە یعنی تەماشا شتێکی کە ئێمە دەبێ باس بکەین مەسەلە برادران باسی ڕۆلی پارتی دادوگەشە پێدا نەکەن گەلی کورد بە خەباتی خۆی بە تێکۆشانی خۆی گەیشتەوە ئاستە لەسەر ساڵی 21ەمە گەلی کورد نەیدەتوانێت لە واکووری کوردستانە بە زمانی خۆی قسە بکە تو چۆن نتوانانی ئەو ڕۆڵە بدەیت بە پارتی دادگەشە پێدان کە لە ساڵی 2002 هەتا ئێستا لەسەر دەسەڵاتە بەڵام زیاتر ئەوەی بەدەستدایە پەرلەمان لە دەستیویە هێزی عسکەری هێزی سەربازی جێنەڕاڵان کە لە دیژی پرۆسەکە بوون هەمووی لادا ئارتێش لە دەستیویە دەولەت لە دەستیویە ئەی بۆ چارەسەر ناکە پرسەکە چییە؟ پرسەکە ئەوە نییە بە کراسی پارتی دادگەشت ئێمە ڕژبین نین لە پرۆسەکە ئێمە گەشتبینین بە ئاستی گەیشتنی خەباتی گەلی ئێمە لە باکووری کوردستان بە هەموو پێلانژێری گەلی ئێمە چۆکی داننوان هەر لەسەر پێیان ماوە و دەستنیشانکردنی ئیرادەی چارەسەرکردنی پرسی کورد لە هەموو بەشەکانی لە هەموو بەشەی باکووری کوردستانە بە هەموو چینەکانیەوە بەڕێزاپ و دەستنیشان کرا بۆش ئەو ڕۆڵێ بەڕێبەراپ و دراوە ئەوڕۆ بە ئەو پەیامادا کە ئێمە گەلی کورد ئەتوانین پێشەنگاتی بۆ قۆناغێکی نوێی سیاسی دیموکراتی بکەین لە هەموو پیلانگەریەکانی کە لە مێژوودا بەسەر ئێمە داهات ئێمە توانیمان خۆمان پارێزین لە شەڕا ئیسپاتمان کرد کە توانی شەڕ بکەین لە بەرامبەر دەوڵەتە چکە پێکێک ئێمە دەبێت زیاد بکەینەوە برادران هەندێک ئەوەی ئەوە هەیە وازان پێکێکش وەک حرەکەتی تر لە دەرەوە پاڵپشتی دەرەکی هێز و پارە و چەک و تەقەمەنی بۆ هاتووە نەخێر پێکێکە لە ناو جەرگەی ئەو گەلە دەرکەوتووە هەتا ڕۆژیەوە و بە ئێرادی ئەو گەلە لەسەر پیاە بڵێ من بەوە گەشتبینم ینی من بەلکی کاتکەم بوو نەمانتوانی بە زۆری ئەو بکەینەوە گەشتبینین شتی کە لێ سێرێ مە دەخوازرێ هەموو شتی خێر بۆ پرۆسەکە بڵین نەڵێن وڵا هەندێک ئایا دەڵێ وڵا چەکدانان تەسلیمیەوە نازام چیە نا ئاش بەتاڵ وەک هەندێک باسی دەکەین ئاش بەتاڵ نییە حرەکەتی باکووری کوردستان پشتی بە دەرەکی نییە پشتی بە گەلی خۆیتی
بەهێزێکی زۆر ڕەوشێکی زۆر بەهێزدایە ئەو قۆناغە بە ڕێزاپۆ دەست پێەکە. ئێمە گەشتبینین هیوادارم هەموو ئێمە دوتان پاڵپشتی باکووری کوردستانی. بەڵێ زۆر سپاسی تەواوی میوانەکان مەکەم بمبورن گەر قسەکانم پێ بڕی بێتن یان کاتان کەم بوو بێ داوای لێبوردن لە میوانەکانی تریشەکەم هیوادارم وەڵامی پرسیارەکانیان وەرگرت بێتەوە. بینەرانی ئازیز ئەمڕۆ قسەمان لەسەر پەیامەکەی یاخود پەیامی نەورۆزی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان کردو. ئەمەوێ یەک شتیش ئیزافەکەم هەندێک ڕایان وایە کە بە چارەسەرکردنی کێشەی کورد ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاک پارتی مەبەستیانە کە بە یەک بەردوو چۆلەکە بکوژن وەک چۆن بڵێ کۆتایی بە قۆناغێکی 90 ساڵەی سیاست و فەلسفەی کەمالیزم بێن و قۆناغی یەک دەوڵەت و یەک زمان و یەک نەتەوە یەک ئاڵا کۆتایی پێبێنن تا بەرنامەیەکی تر بخواتە نەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ناوەتان بێت.